سڵاتانێ بە بینەرانی 1964 لە ئەڵلقەیەکی نوێی سعاتی سفر لە بەغدای پایتەختی عێراقەوە لەگەڵتان دەبم. هاتوونەتە گۆڕەپانی ئاهەنگەکان ساحل احتیفالات لە بەغدای پایتەخت. لێرە لەم ساحەیە لەم گۆڕەپانە ساڵانێکی زۆر نمایشی سەربازی هێزەکەی ڕژێمی بەعسی لە ناوچوو لەم گۆڕەپانە دەکرا. دەیان جۆری چەکی قورس لە زرێپۆش و تانک و تۆپ و تەنانەت فڕۆکەی جەنگیەوە لێرە نمایشی سەربازیان دەکرد. هەر ئەو چەکە قورسانە بوو کە دنیایەک بەرەی شەڕ لە عێراقدا بەکاریان دەێنا و لە هەمووشی خراپتر ئەو ڕژێمە لە ناوچووە ئەو چەکانەی لە دژی کورد بەکاردێنا. لێرە لە گۆڕەپانەکە باسی نوێژووی دروستبوونی ئەم گۆڕەپانە و لەم گۆڕەپانە چۆن نمایشی سەربازی کراوە بۆ چیتر بەکارهێنراوە و مێژووی شەڕەکانی عێراق و ئەو چەکانەی کە عێراق هەی بووە لەو سەردەمەدا زۆر بەوردی لەگەڵ عەقیب سەلامەت ڕاوێژکاری 1964 بۆ کاروباری سەربازی تاوتوێ دەکەم. جەنابی عەقیب بەخێر بێتەوە. بۆتانیش بەخێر بێنەوە. سپاس دەکەم. ئێرە گۆڕەپانی ئاهەنگەکانەکە ئێمە لێی وەساوین لە بەغدا. بەڵێ. ئەم گۆڕەپانە چییە بە دیاریکراوی و بۆچی بەکاردێنرا و کەی دروست کراوە؟ ئەم گۆڕەپانە ئێرە نەمایشی سوپای عێراق بوو. ئەمە لێرە بڵێن ڕژێمی بەعس ئەمەی کە کردەوە خۆی کۆن دەستی پێکرد. بناغی ئەم شوۆنە لە ساڵی 1976 دانرا، تایبەتی لەگەڵ جوندی مەجهولە، ینی بڵێن سەربازی وەی بێژێ شۆنە. لێرە عێراق نەمایشیە کرد و هێزەکانی خۆی پێشانەدا. دیگە لەوەش فڕۆکەش بە ئاسمانەوە ڕەتە بوو بێرە، بەڵام ئەم شیرانە دوای ئەوە دروستکرا، ینی لە ئەوڵەوە نەبوو. کۆمپانیایەکی بەریتانی دروستی کرد بە ناوی مۆریس سینگەرەوە لەگەڵ کۆمپانیایەکی ئەڵمانی پۆڵای شیرەکانی دروست کرد. ئەوان میتال فۆرم ئەمانە دروستیان کرد لێرە. طبعاً هەموو جۆرە تانکێ لێرەوە ڕەتە بوو، هی پاسەوانی کۆماری، بڵێن هێزی تایبەت، مەغاویر بوو، تۆپ بوو، موشک بوو. لێرە هێزی خۆی پێشانەدا، هێزی سوپای عێراقی پێشانەدا بۆ جیانە، بۆ نمایشی سەربازی. بەڵێ زیاتر بەکارە. باشە، خۆی بە دەرەکراوێکەوێتی چۆی بەغداوە گۆڕەپانی ئاهەنگەکان. ئێستا خۆی ئەم ناوچەیە زۆر گەورەیە، ینی بڵین ئەگەر سەری تەرەفی چەپمان بکەین ئەوە ناوچەی سەوزە، قەسری جمهوری، ڕێک لە پشتت بەوابەی هەفتەی تەمووزە کۆماری عێراق ئەو کاتە بڵین قەسری جمهوری، پشتیشمان ئەبەم ناوەیە ڕێکە کاتە ناوچەی حارەفیە، بەناوبانگە حارەفیە لە بەغا. ئەم بەریشمان بڵین چەپەی پشتمان ئەکاتە قەسری مؤتەمەرات و ئوتێلی ڕەشید، ئەوەی کە ڕسمەکەی جۆرج بۆشیان لە زەوی دروست کرد بوو، وتیان لە العەبار درستی کردووە کە موشەکی ئەمریکا کوشتی. زۆر باشە، بە دیاریکراوی ینی ئەوەندەی ئێمە بینیومانە لە ڤیدۆدا نمایشی سەربازی تیاکراوەکو جەنابی شت فەرمووت. بۆچی تر بەکارە هات ئەم گۆڕەپانی ئاهەنگانە؟ خۆی لێرە بڵین لە کاتی جەنگی عێراق و ئێرانی شاکە کۆتایی پێهات، هەر لەم ناوچەیە ئاهەنگیان گەڕان. چونکە ئەگەر سەیری پشتەوەمان کەی لەوێ سینەمای لێیە لەگەڵ تیاترۆ مەسرحیشی لێیە، ئەو کاتە خەڵک هات بۆ ئێرە مەسەلەن بۆ ئاهەنگ، بۆ ینی بڵین جەژن بواە هەر شتێ بواە. بەڵام ئێستاکە گۆڕاوە چونکە دەستکاریەکەن، بڵین تەرمیمیەکەن، تەعمیریەکەنەوە، چونکە حکوومەتی عێراق بەڕاستی لە 2008 بەتەما بوو ئەمە بڕخێنێ، بەڵام سەفیری ئەمریکا لە عێراق ڕازی نەبوو لەسەری و ڕایگرت، مەگە ئەمە ئەڕوخان نامە ئەمەی ئێستاکە ئەیبینیتم. زۆر باشە، با وردە وردە بێمە ناو وردەکارەکانەوە لەم ساحەیە چی کراوە. هەر لە ڤیددیۆ بینیومانەکە سەدام حوسێن سەرۆکی ڕژێمی بەعس و سەرۆک کۆماری عێراقی لە ناوچوو، ینی باسی لێرە لەم ساحەیە فیشەکی دەتەقان لەسەر و سەکۆیەی کە لە پشتمانەوەیە بۆ ببینی ئەم شمشێرانەی شاب بە ئەسپ هاتوچۆی دەکرد. ئەو کاتە دەسەڵاتی سەدام چۆن بوو؟ ئەو کاتە سوپای عێراق ڕووخا بوو، ینی بڵێ ئەوەی کە تەقەیە کرد بە ئاسمانەیان کە بە ئەسپەکە بە بنیان ڕەت بوو، تەنها ئەوە پێشان بدا کە من جارێ بەهێزم، بەڵام خۆی کۆتایی بوو. هەر لە ساڵی 91 دوای شەڕی کوێت سوپای عێراق ڕووخا نەما، تەنزیمی نەما،
وەکو جاران نەبوو ئەو سوپا بەهێزە بێتن ئەی زەرەرێکی زۆری پێگەیان بەڵام سەدام حوسێن لێرە ئەیوت خۆی پێشان بدا کە من جارێ بەهێزم سوپایەکی بەهێزم هەیە بەڵام نەخێر وا نەبوو تەنها شۆیە بوو خۆی پێشانەدا بۆ خەڵک کە من سەدام حوسێن جارێ سەدام حوسێن بوو بەهێزم نەخێر لە دوای نەوەتویە کا سوپای عێراق کۆتایی پێهاتوو بوو ینی هاتو چۆکردن بە ئەسپۆ بەبینی ئەم شمشێرانە و تەقەکردن لەسەر مەنەسە و تەنها ئەوە پێشانەدا کە من بەهێزم زیاتر نییە باش لە کاتی نمایشە سەربازەکانە فەرماندەیەکی سەربازی دەردەکەوت بە شمشێرێکەوە فەرمانی دەستپێکردنی نمایشی وەردەگرت ئەم کەسە کێ بوو و بۆ وای دەکرد یانی بۆی ئەوە یەک کەس نییە ینی بڵێن حرەس شەرەف ئەگەر ببینی هەر سەرۆکی وڵاتێ بێتە ئێرە پێشوازی لێکرێتن لەلایەن حرەس شەرەفەوە ئاڵایان بەرزەکەنەوە ئەو کەسە عینی حرەس شەرەفە بە شیرەکە دەستپێکردنی ئاهەنگەکە فەرمانی لە بڵێن فەرماندەی هێزی هەموو عێراقی وەرەگرکە و کاتە سەدام حوسێن بوو ینی خۆی قائد العام للقوات المسلحة خۆی دانابوو فەرمانی لەوەرەوەگرتی تر دەستیان پێیە کرد حرەس شەرەفیش لە هەموو وڵاتی هەیە یعنی تەنها عێراق نییە هەموو وڵاتێک حرەس شەرەفی هەیە پاسەوانی شەرەفی هەیە کە پێشوازی لە سەرۆکی وڵاتانی ترەکە یان بۆ ئاهەنگگێڕان بۆ نەمایشی سەربازی ئەبێ هەبێ ینی داوای دەستپێکردنی نمایشەکەی دەنگ زۆر باش لێرە لەسەر ئەم خەتانە نمایشی جۆرەها چەکە کرا بە تۆپ و تانک و چەکی سووک و چەکی قورس و فڕۆکەوانە باشە سەدام چۆن نەدەترسا ئەو کاتە لە هەڵگەڕانەوە لێ هەڵگەڕێنەوە هەنی بەو چەکانە بۆی ئەم چەکانی کە لێرە بەکار دێتن بڵێ ئەو فڕۆکانی کە بە ئاسمان ڕەتە بێ ئەمانە هەمووی مەنزوماتی لێکراوەتەوە موشک فیشک دۆشکە هیچی پێوە نییە بڵێ منزومەی تەقەشی لێکراوەتەوە وە لە هەمان کاتە ئەو فڕۆکەوانانەی کە ئەمە ئەکەن هەمویان هەڵبژاردن هەڵبژاردەی خۆیانن کە سوکاری خۆیان جگەلەوە ئەگەر بیتە سەر تانک تۆ تۆپت هەیە شۆنی تۆپەکە جارێت بەگەتەی لێکراوەتەوە 6.62 میلیمەکە دۆشکەی دەرزی و ئەوانەی تیانە بڵێ بتوانێت تەقە بکە تۆپەکەی مغلاقەکەی شۆنی تۆپەکەی هەر لێکراوەتەوە و لەحیمیش کراوە ئەمانە هەمووی لەحیمەکراتن یان لەوە پێشیش باسیم کردو ئەوە نییە بڵێ ئەم چەکە بە کەڵک دێ بەکاری بێنیتن تۆ ئەتاک و کەلاشنکۆفی دەستیان جگەلەوەی کە تۆ دەرزی لە ناوی دەرەکەی ئەقسامەکانیشی لەحیم کراوە ناتوانانی ئەقسامەکەشی نایەتەوە هەت تاکو ناو مەغزەنیان ینی سپرنگی تیانە بڵێ فیشک پاڵنێتن بۆشە بەتاڵە ئەمانە هەمووی لەوە پێش ئەکرا ئامادە ئەکرا ئەنجا نەمایش دەسی پێ کرد هیچ ترسێکی هیچ ترسێکی نەبوو ئەمە ناگەڕێتەوە ساڵی 82 کە ئەنوەر سادات ئەفسەرێک و دوو سەرباز کوشتیان لە شۆنی دانیشتنی نەمایشەکە زۆر باشە مێژووی ئەم گۆڕەپانە گرێ دراوەتەوە بە شەڕی ئێران عێراقەوە پێشتریش لە بەرنامەکانی پێشوا بۆت باس کردووم حەزەکەم ئێستا تش بکەیتەوە سەر ئەوەی کە زیانی هەردوو لە چی بوون ناروەکو باسم کردووە زیانی هەردوو لە وڵات زیاتر لە مەلیۆنێک کەس کوژراوە تۆ تەنها ئەگەر سەیری سجلاتی سوپای عێراقی تۆ لە کۆتایی جەنگی عێراق و ئێرانە 400,000 کەم ئەندامت هەیە لەم وڵاتەیە مەلیۆنێ بەبانەوە کوژراوە ئەو کەسانەی ئێستا گەر تەمەنیان هەبێ بە بیریان بێتنیان بەشداری ئەو شەڕانەیان کردوێتن لیان بپرسینە هەرجاسم شەڕینە هەرجاسم چیتیا کوژرا ینی ڕقەمی خەیاڵیە سەیری گردمەمەندکەی گردمەندی ڕقەمی خەیاڵیە سەیری شەرق دژلە بکەی سەیری لای مەعبەرە شەمالی نەشووە بکەی ڕقەمەکان زۆر بەرزە بە مەلیۆن بەبانەوە خەڵک کوژرا لە هەردوو لەم شەڕەیە ئەوە نییە بڵێ وەکو خەڵک باسیەکە 7-8 کەس نەخێر لە هەردوو لا بە ملیۆنێک بەسەلیۆن بەبانەوە ڕۆی بەڵێ باشە قسەی زۆر هەیە لەسەر دەستپێکردنی شەڕەکە چێ کام وڵاتیان عێراق ئێران شەڕەکەی دەست پێ کرد خۆی کە بڵێن خومینی هاتە سەر دەسەڵات لە ئێران و سەدامیش لە ئەحمەد حەسەن بەکر وەریگرت هەردوو لە شەڕیان بە یەکتری ئەفرۆشت بەس کەس خاکی کەسی نەبەزاندبوو بۆ نمونە ئێران زیاتر لە 429 جا خاکی ئاسمانی عێراقی بەزان بە فڕۆکە و تاکو پێشەوەی کە شەڕ دەست پێ بکات لە 22 ئەیلولە یعنی عێراق فڕۆکەی ئێرانی خستە خوارەوە ڤان تۆمێ بەنا فڕۆکەوانەکە بەناو حسێن لەشکری بوو بەڵام خاکی نەبەزاند بوو ئەوەی کە خاکی بەزان ملی بە وڵاتەکەی دووەمەوەنا سەدام حوسێن بوو
ملی بە محەممەڕەوەنا هێڕشی بردەسەر ولا ناوەندی عێراقەوە بڵین بەرامبەر بە کەلارەوانە هێڕشی برد چووە ناو شاری قەسر شیرینی ئێرانەوە ینی عێراق دەسی بە شەڕەکەکردنەوەکە ئێران چونکە تۆ خاکی وڵاتێترت بەزان چویتە ناوی ئەمە تۆ بەرپرسیاری بڵین لە ئومە متحیدە وڵاتانی یەکگرتو تۆ بەرپرسیاری تۆ شەڕەکە تۆمارکراکە عێراق دەست بەڵێ عێراق دەستی پێکردووە زۆر باش تۆ ئەگەر سەیری کۆتایی جەنگی عێراق و ئێران بکەیت کە لە سویسرا تارق عەزیز لەگەڵ عەلی ئەکبەر ویلایەتی وەزیری دەرەوەی ئەم دوو وڵاتە کە دانیشتن جەنگیان ڕاگرت یعنی لە خاڵەکانی ئومە متحیدە عێراق تاوانبارە بەڵام ئەو کاتە عێراق دنیا هەمووی لەگەڵیا بوو ینی دانیان پێی ناناو تاوانباری بکەن ئەو کاتە باش وڵا حەزەکەم لەسەرەوە بوەستم کە هەر باسی شەڕەکەمان کرد توانای سەربازی عێراق لەو شەڕەدا چی بوو لە چەکەوە لە فڕۆکەوە لە توانای سەربازیەوە لە وشکانیەوە کە هێرشی دەبن توانای سەربازی چی بوو عێراق ئەو کاتە بڵین 380 فڕۆکەی جەنگی هەبوو هێڕشی بردە سەر ئێران کە دەستی پێکرد وەکو باسم کردووە کۆن بە 200 فڕۆکە هێڕشی بردە سەر ئێران جگەلەوە 2800 تانکی هەبوو عێراق نێزیکەی زیاتر لە 4000 زری پۆشی هەبوو 175,000 سەربازی ئامادە بوو ئەو کاتە لە بڵین لە تۆپخانەیە ئەو کاتە عێراق دواکەوتو بوو بەڵام لە 2 ساڵی شەڕە عێراق زیارێکی زۆری پێگەی نێزیکەی 1600 تانکی لە ناوچوو لەو شەڕەیە فڕۆکە زۆر کەوتە خوارەوە بەڵام وڵاتان ئەیاندا بە عێراق ینی فڕۆکە لە کاتی جەنگی عێراق لە 2 ساڵە لە 380 جگە لەو فڕۆکانەی کەوت نەخوارەوە لە ئێران فڕۆکەی عێراق گەیشتە 450 فڕۆکە جەنگی کە وڵاتان ئەیاندا پێی بۆی خۆڕاگر بێ بەرامبەر بە ئێران بە نسبەتی ئێرانەوە خۆتەزانی فەوزا بوو ئەو کاتە دەستی پێکرد ینی حکومەت توانایەوەی نەبوو لەبەرەوەی سوپای عێراق توانی بچێتە ناو قەسر شیرینەوە سوڕایە وستی بچێتە سەرپول زاهابیشەوە بەڵام پێی نەکرا لەوێ لێدرا و ڕاوەستا تەوقیتەکە بۆ ئێران خراپ بوو بۆ تەوقیتەکە بۆ ئێران خراپ بوو هەتاکو خۆی ئامادە کردەوە گرتەوە و رووسیا و چین و کۆریا کەوتنە هاوکاری توانی خۆڕاگر بێتن و شەڕەکە بگۆڕێتن زۆر باشە لەسەرەوەی کە بەهێزترین ساڵ لە ماوەی 8 ساڵەدا بۆ عێراق کام ساڵە بوو لە شەڕی نێوان عێراق ئێرانەوە بێسنی شەر بڵێن ساڵی 1984 ساڵی 1983 لە چۆمان ساڵی 1986 1970 ئەم ساڵانە زۆر بەهێز بوو لە ڕووی چەکوانەوە زەرارێکی زۆریشی بە عێراق گەیاند ئەم ساڵانە یانی بڵێن بڵێ لە ڕووی چەک و جبەخانەوە و کاتە هەر بەهێز بوو چی هەبوو عێراق عێراق هەموو جۆرە چەکێکی هەبوو ینی وەکوتم وڵاتانە یاندا پێی کاتێککە بڵێن سی خۆی 24یاندا پێی سی خۆی 25یاندا پێی میراجیاندا پێی میەک 29یاندا پێی ئەم فڕۆکانەیان کە دا پێی جگەلەوە تانکی تی 72 کە پاسەوانی کۆماری عێراق ریپۆبلک ئینگارد حرەس جمهوری بەکاریە هێنا ئەمانەی وەرگرت بوو تۆپی وەرگرت لە بەرازیل لە نەمسا لە ئیسپانیا لە رووسیا ینی تۆپخانەی عێراق گەیشتە 9000 تۆپ لە کۆتایی جەنگی عێراق و ئێرانە لە 1800 تۆپەوە بەرەو 9000 تۆپ ینی ڕقەمێکی زۆر کامچەکەیان لە هەمووی کاریگەرتر بوو بە نسبەت ئەو کاتەوە شەڕەوە ئەو خۆی ئەگەر بیتە سەر جۆری زەوی فڕۆکەی بێسرین فڕۆکەی ئەوە بوو میراج بوو ینی میراج جەزیرەی خەرەجی ئێرانی وێران کردبوو میراج تەهران لە تەهرانی دا میراج لە مەحەتەی نیگا لە بەحر قەزوینی دا ئەگەیشتە هەموو شوێنێکی ئێران ینی ئەو فڕۆکەیە فڕۆکەیەکی فەڕەنسی بوو بەتوانا بوو فڕۆکەی ئێرانی زۆر خستە خوارە هەتاکو فڕۆکەیەکێ ینی میراج ژمارە 41-42 وابزانم مەرسیل لە کۆمپانیای داسۆ لە فەڕەنساوە هات ڕسمی کرد لەگەڵ عێراقا و فڕۆکەیە 11 فڕۆکەی خست بۆ خوارەوە بەس عینی فڕۆکەوان نییە چکە تۆ فڕۆکەوە یەک فڕۆکەوان بەکاری نایێنێ ئەگۆڕدرێت ئەسێرەی بەقەدەوە بوو لە خۆشیە هات مەرسیل ڕسمی لەگەڵا گرت بەڵێ ینی بەهێزترین فڕۆکەی و سەردەم ئەو کاتە ئەوە بوو جگەلەوە لە تانکا تۆ تی 72 هەبوو تی 72 ینی تانکێکی زۆر پێشکەوتوو بوو ئەو کاتەیە ئێران تانکەکانی M60 بوو باتۆن
ئەمریکیەکەوانەی بەکارەهێنا تانکی چینیشی هەبوو لە جۆری تی 55 کە پێی وترا تای 59 ئەوان دروستیان کردبوو ئەوانەی هەبوو بەڵام لە بەرامبەر بە تانکی تی 72 نەیەتوانی ڕابۆستێت ئەمەیان بەهێزتر بوو ئێران لە تۆپ زۆر بەهێزتر بوو بەڵام دوایەوە عێراق کە نەمساوی 175 ملیم 155 122 دیسێرتی ئەم تۆپانە زیادی کرد لە عێراق و جگە لەوە ئەمریکا هەلیکۆپتەری دا بە عێراق بۆ ستمکان لە جۆری هیوس 500 530 ئەمانە شەڕەکەیان گۆڕی یعنی عێراق توانای ئەوەی هەبوو کە بەرامبەر بە تۆپی ئێران بوەستێتم زۆر باش لێرە هەر باسی چەکمان کردوانە لەم گۆڕەپانە موشکی دوورهاوێژ نمایش دەکران بەڵێ موشەکانە چی بوون جۆرەکانن وە موشەکانە خۆی لە ئەوەڵە لە هەفتاکان عێراقەوەری گرت موشکی لونا بووم دوای ئەوە سکۆت ئەوانە هەمووی موشکی یەشێتی سۆڤێت بوو کە عێراقی بوو لە جۆری سکۆت و لونا بەڵام دوای ئەوە عێراق دەستکاری کرد و ناوی گۆڕی ناوی لێنا حوسین و عەباس یعنی موشەکانە و جۆرانە بوو لێرە نمایشەکران ڕووی پیشەسازی سەربازیەوە لەو سەردەمەدا عێراق چی پێشکەوتنێکی هەبوو عێراق زۆر پێشکەوتوو بۆ ئەو کاتە لەو بوارەوە ینی ئەندازیارەکانی عێراق هەموو لە دەرەوەی وڵات خوێندیان لە بیریشت نەچێ وڵاتان زۆر ئەوکاری عێراقیانەکەم رووس فەڕەنسا حتا ئینگلترا ئەمریکا بە هەردوو لە هاوکاریە کرد ینی ئەمانەی هەمووی دابوو لەبەرەوە زۆر پێشکەوتوو بۆ ئەو کاتە ڕاستیە تاکو عێراق خۆی تانکی دروستە کرد و تفەنگی دراگانۆف قەناسی دروستە کرد و تفەنگی ڤازی دروستە کرد و دەمانچەی تاریخی دروستە کرد ینی کە لە شەریکەی بێرتای ئیتالیەوە وەری گرت بوو پێشکەوتوو بوو ئەو کاتە زۆر باشە من کە هاتین یعنی سەیری زەوی ئەم گۆڕەپانەم کرد و جەنابیشت باست کرد و بینیشمانە لەو ڤیددیویانەدا کە لە نمایشی سەربازیە چەند تانک و تۆپ و ینی چەکی قورس لەسەر زەوی ئەم شوێنە نمایش کراوە باشە خەسڵەتی زەوی ئەم شوێنە چۆن دروست کراوە بەرگەی ئەو هەموو قورسایی و تانک و زرێ پۆشە دەگرێت وەڵامەکەی تەنها ئەمە کۆمپانیانەکانی دەرەوەی وڵات دروستیان کردووەی ئێمەنی ئیتالیا ئەڵمانیا بڵین ئینگلترا ئێستا سەری خەت سەریعەکان بکەی لە عێراق مەسەڵەن ئەو کاتە یابان ئەمانە دروستیان کردووە بە شێوازی دروستیان کردووە کە بەرگەی ئەوە بگرێتن کە تۆ دروستیەکەی قیرەکە ئەبێ بزانی بەرگەی ئەستا بۆ نمونە من شتێکت بۆ باسکەم لە کاتی 1985 بوو کۆمپانیایە فەڕەنسی هات شەقامێکی دروست کرد قیری کرد لای حەقل مەجنونەوە لە عمارە لەو خوارەوە ئەو کاتە جەنگی عێراق و ئێران بوو فەڕەنسیەکان کە دروستیان کرد بۆ خۆیان بۆی سیارەی خۆیان هات شۆ بکە بەناو قوڕ و خۆڵە نەڕاتن بۆ کۆمپانیاکە بەڵام سەربازی عێراقی بە تانک و بە زری پۆشە چووەبانی هاتن شکاتیان کرد وتیان ئێمە دروستمان کردووە بۆ ئەوە نەقورسی نەمان کردووە بۆ 40 تەن و 38 تەن لەبەرەوە تکاتان لەکەین لە بانی نەڕۆن بەس چێ جۆی لێ ڕاگرێتنوە ئەمەش ئاوها دروست کراوە کە بەرگەی 42 تەن زیاتر بگرێتن تانکێ بەبانیا بڕواتن ئەو هەموو تانکە و ئەو هەموو موشەکانە تایبەت دروست کراوە بەرگالیەتەوە بابەت زۆر باش جگەل لە چەکە قورسەکان لە نمایشی سەربازی لەم گۆڕەپانە ینی سەربازیش و گروپی جیاوازی سەربازی دەردەکەوتن یەکێک لەوانە بە نمونە گاردی کۆماری ئەمانە چی بوون نیشان چی بوو گاردی کۆماری بەهێزترین هێز بوو لە سوپای عێراقا ئەمانە مەشقێکی تایبەتیانە بینی و هەڵبژاردەش بوون زۆریان لە ئەوەڵیەوە دوایەوە چەکەکانیان هەمووی باش بوو ئەگەر بیتە سەر تانک وانەیان باشترین تانک لای ئەمانە بوو باشترین چەک لای ئەمانە بوو باشترین ئاڵەت و جیاز و بڵین جیازی بێت تەلووسیم ئەلای ئەمانە بوو هەموو شتێکیان دەڕەزەیەک بوو لەبەرەوە بەهێزترین سوپا بوو لە عێراقا سەر بە کۆماریش بوون بەڵێ هێزێکی تایبەت بوو بەشیان جیاوازە بوو بەهێزترین بەشی گاردی کۆماری کامانە بوون بەڵێ حامورابی ینی فڕقەی مدەڕعە حامورابی ئەوان لە هەمووی بەهێزتر بوو ئینجا نەبوو خەزمە سەر دێ دوایەوە مەدینە المنەوەرە تاکوەگەیتە عابد عابد ینی زەعیفترین هێزی سوپای کۆماری بوو ئەوی شەر دەبابات بوو بۆ نمونە حامورابی ئەگەر تانکەکەی لە 150 تەمەنی بمابایە ئەیاندا بە عابد ئەوان تانکێکی سفریان وەرەگرتەوە بۆ بەکارهێنانی باشە لەم ساڵانەی دوایی ڕژێمی بەحسا
هێزێکی تر دەرکەوتن یعنی سەر و بەستیان پێچا بوو ئەوانە و دەموچاو ینی جۆرێکی جیاواز بوو بە ناوی فیدای سەدام حەزەکەم باسێکی ئەوانم بۆ بکەی کاری ئەوانە چی بوو ئەم هێزە چی بوون بەڕاستی فیدای سەدام هێزێکی سربەخۆ بوو ینی بڵێن ئودەی و جیازی ئەمنی خاصەوانە سەرپەرشتیانە کرد ینی ساگەر پێت بڵێ مەمانە نیوەیان چۆنەڵێن هەروەها لە مەلجای تام هێنابیان یعنی لە خانەی بێسەرپەرشتان و بێدایک و باوک زۆربەیان ئاوەها بوو ئەنجا کام ئەفسەر لە سوپای عێراقا کە بڵێن وەلای بۆ عێراق بێتن بۆ نەوەک بۆ عێراق بۆ سەدام و ئەوانە بێتن ئەمانیان هێنا سەرپەرشتی ئەمانەیانە کرد هەموو جۆرە خراپەیەکشیانە کرد دەسەڵاتێکی زۆر درابوو پێیان ینی هێزێکی پیس بوو ڕاستی درڕندە بوو باش یەکێک لە دیمەنەکانی ئەم گۆڕەپانە کە لێی دەوەستی یان تەماشای دەکەی دیمەنە سەرنجڕاکێشەکانی ئەم دوو دەست و دووشم شێرەیە کە ئەو کاتیانەوت قەوسن نەسڵ بەڵێ ئەما بێ ئەمە چییە ینی چی ڕەمزیەکە ئەمە لە کۆتایی جەنگی عێراق و ئێرانە هێنان بڵێن خەمە خۆی لە پۆڵای ڕقەوە دروستکراوە شم شێرەکان بەڵێ پۆڵای ڕقە کۆمپانیایەکی ئەڵمانی HH میتال فۆرم ئەو ئەمەی کرد بەس دامەزراندنی دەسەکە و ئەوانە لەلایەن کۆمپانایەکی بەریتانی بوو بە ناوی مۆریس سینگەر بوو ئەوان دایەنا ئەو دوو دەسەشیان بۆی دانا ئاڵاشیان خستە بانەوە چونکە تۆ ئەگەر ئاڵا لە بانەوە نەبێتن و بە بنیان ڕەدبی ئەمە سەرکەوتن نییە بێ ئاڵاکە لە بانەوە بێت ئاڵاکە لەسەرەوە دەرکەوە لەبەرەوە ئاڵاکەیان لە بانەوە دانا ئیتر لە بنیەوە ڕەتەبوون ئەمە بە معنای سەرکەوتن ئێمە سەرکەوتنمانی هێنا لە سەر ئێرانە لە جەنگی عێراق و ئێران بەڵام سەرکەوتن نەبوو چونکە ئەگەر سەرکەوتنە شەڕ سەرکەوتنی زەحمەتە تیابێتن چونکە کە تۆ ئەڵێ دوژمن ئەمە لە زەرەری کردووە منیش زەرەرم کردووە منیش خەسارەتم داوە تۆ ئەگەر بیتن 8 ساڵ شەڕەکەی لە دوای 8 ساڵە دەیتەوە سەر اتیفاقی جەزار هەر کەسێ بگەڕێتەوە بۆ سنووری خۆی تر بۆ کردت ئەمە ڕێکە و قەولەیەکە لە شەڕابرا و دۆڕاو نییە وەکو یەک ئەوەیە زۆر باشە دیمەنی تری سەرنجڕاکێش هەبووە دەست پێم وابێ ئەوەی کە ئێمە بە دوواداچوونمان بۆ کرد لەگەڵ جەناب ئێستا نەماون لە ژێر دەستەکانە فوزەی ئەسکەری هەبووە کە باس لەوە دەکرێتی سەری سەردەمی شەڕی ئێران عێراقە و فوزەکانی پازداری ئێرانی بوونیا سەربازی ئێرانی بوون لەوێ ئێستا نەماون بۆچی ئەو خوزانە لەوێ دانرابوون سەردەمانێت بخۆی لە شەڕی عێراقێران بڕیار وا بوو ئەو کڵاوی سەربەزانە ئەو فوزانە کە بێنن بە شەرتی هەمووشیە بێ فیشەکی لێدرا بێ خون بوو بێتنەوە نییە بە ساغی بێنی ئاڵێن کۆیان کردوێتەوە لە جەنگی عێراق و ئێرانە 5,000 دانە بوو لەو بندەستانەدایان نابوو لەم بەرەوە بەرەوە بەڵام دوایەوە هەڵیان گرت کە هەڵی ژیرا بۆ ئاگاداریت ینی 2008 بەتەما بوون بیرڕوخێنن عێراق بەتەما بوو ئێرە بڕخێنێ لای باتن بەڵێ سەفیری ئەمریکا و کاتەنە هێشتی ئەمە ینی مەسرفی خەرجێکی زۆری تێچووە و هی وڵاتیشە لەبەرەوە نەهێش لای بدە مەگەلایانە برد لە 2008 تەختیانە کلێرە بەڵام بڵێن ئەو خوودانیان هەڵگرت و ئەو سەبانیان لە بنی دانا و ئەم بەر و ئەو بەریش بە هەردوو لاوە وعینی شێوەست زۆر باشە دیارترین شەڕەکانی ینی لە ماوەیەوە ساڵە نێوان عێراق ئێران کامانە بوون و کامەی زۆر خوێناوی بوو لە نێوانیان هەروەکو بە جەنابتم وتیانی نەهڕ جاسم ئەمە ڕووساز گردەمەند تایبەتی گردەمەند ینی شەڕی زۆر سەختی تیاکرا 4-5 شەڕی سەخت زۆر کە ئێرانەی گرتەوە عێراقی گرتەوە شەرق دژدە بوو کاکە شەڕی فاو بوو لەگەڵ هەڵەبجە بەڵام هەڵەبجەوە هەمومان نەزانین کە چیمیا باران کرا ینی هین نەبوو بەڵام لە هەمووی سەختتر کە لە 1986 ئێران ێرەشی بردە سەرفاو ینی 2 ساڵ گرتی فاو ڕقمێکی خەیاڵی ینی 76,000 سەربازی عێراقی لەو 2 ساڵە لەوێ کوژرە لە فاوە لە فاو خوێناویترین شەڕی عێراق بەڵێ لە ساڵی 2003 کاک سەلام کەیتر ڕژەمی بەعس ڕووخا ئەمریکا هاوپەیمانەکانی هێرشیان کردە سەری لە دوای ئەوەی کە ڕووخا لەژێر ئەم شمشێرانەوە هەلیکۆپتەرێکی ئاپاچی ئەمریکی وەکو باڵادەستی ئەمریکا لەو شەڕەدا و لە کەوت لە خستنی ڕژەمی بەعسا بەژێر ئەم شمشێرانە تا ڕەت بوو ڕۆژ ئەمە بوو وای کردم
فڕۆکەیە وی ئەمریکا ئازانێ ئێرە گوێی شوێنی نەمایشی سەربازی عێراقا و باش ئەزانن کە سەرکەوتن عێراق ئەمەی کە دروست کرد من سەرکەوتنم بەدەستێنەوە ئەوانیش کە عێراقیان ڕوخان خۆ هەر یەک هەلیکۆپتەر نەبوو ینی ئاباچیە ڕەت بوو لە بنیەوە بەڵام هەلیکۆپتەری بلاک هۆک سیکۆرسکی بە بنیان ڕەت بوو تانکی ئێبرامز هەمار ئێمە سەرکەوتنمان هێنا بەسەرتە نیشانەیەوە پێشانەداتن ئێوە ڕوخان ینی عێراق ڕوخاتەوە کۆتایی هەر بە بۆنەی ڕەتبوونیە و ئاپاچەوە مێ پرسیارەوە بکەم لە 2023 کێ باڵا دەست بوو ئەمریکا هاوپەیمانەکانی لەگەڵ عێراقا ئەو شەڕیان کردووە چیان هەبوو بەرامبەر یەکتری عێراق لەو سەردەما چی هەبوو کە ڕوبەڕووی ئەوان بێتەوە عێراق هیچی نەبوو شەڕ تەکنۆلۆژیایە تۆ ئەگەر سەدام حوسێن ئابواە نەرم بواە ئابواە ڕێککەوتایە لەگەڵیان چونکە زۆر سەیری بوو کە تۆ کە لە ڕقیەکەی بەرامبەر بەوانە ئەوەسی تۆ ئەزانی ئەم هێزانە چیە تاکو بەڕوڕیان بیتەوە تۆ هیچت نییە نە پارچەت هەیە نە یەدەکت هەیە نە تانکت ئیشەکە نە فڕۆکەت ئیشەکە وای لێ هاتبوو تۆ سوتەمەنی فڕۆکەت نەبوو یعنی شتێ هەبوو لەو زمانە پێیانەوە تەقنین الوقود لە دوای ساڵی 91 کە دەستی پێکرد ینی سیقە بەرە سەر فڕۆکەوانیش نەمابوو کە فڕۆکەکە بەرێ و بفرێ بڕوا بە وڵاتێکی کە ئەو فڕۆکەیە کە ئەفری سوتەمانیەکەی بەشی نەیەگەیشتە سنووری وڵاتەکە لی دەربچێتن بۆ نمونە ئەو هایدی هاتی ئەوەندە لاواز بوو هیچ چەکێکی نەبوو بەرگری پێ بکات هەمووی کۆن بوو هەمووی کۆن بوو یعنی ساگەر باز بکەین ئەفسەر هەیە دوای 91 عێراق بەتەما بوو موشکی S300 بەرگری ئاسمان بکڕێ لەبەر ئەمریکا ئەوان ئەفسەرەکان چوونە رووسیا لەوێ بوون ئەمریکا زەختی لێکروتی دەریانکە بیانگەڕێنەوە نەدای پێیان نەمەشقەکەیان تەواو کرد گەڕانەوە هەموویە نەیبوو هیچی نەبوو وەک لە پێشەکەکە باسم کرد سەسلام لە ناو ئەم گۆڕەپانە بەشێک لەو هێزانەی کە نەمایش دەکران دەستیان بە خوێنی کورد سوور بوو سەدام چۆن ئەم هێزانەی پەروەردە دەکرد هێزی تایبەت وانە بەڕاستی ینی وا پەروەردەیانی کردبوو کە هەر کەسێ دژی سەدام حوسێن بێ ئەوە کوشتنیە بێ بکوژرێتم لەبەرەوە بۆ شێوازەیانی کوردی زۆر کوردی لە ناودا هەر ئەنفال وانەت لەبیر نەچێتن و هەڵەبجەت لەبیر نەچێ و دۆڵی بالیسانت لەبیر نەچێ و قەڵاتزیێت لەبیر نەچێتن باشە حەزەکەم باسێکی نمایشی سەربازیم بۆ بکەیت خودی ئەو نمایشە سەربازیانەی کە لەم گۆڕەپانە دەکرا بۆچی بوون بۆچی مەبەستێ بوون سەدام ئەمانەی چی کاتێ بە زۆریە کردی ینی هەموو ساڵی ئەمەی دەکردم نمایشە خۆی هەموو وڵاتێ بڵێ مناسبەیەکی هەیە مثە بۆ نمونە رووسیا کە کاتن هەموو ساڵێ سەرکەوتن بەدەست لەسەر هیتلەر چینەیکا سەرکەوتن لەسەر یابان عێراقیش هەروەها ینی بە سەرکەوتن حیسابیە کاتن هەموو ساڵێ دەبێ بکرێتن ئەمەش ئەم نەمایشەکە ئەکرێ هێزی خۆت پێشانە دەی ینی بۆ وڵاتانی تر من بەهێزم ئەمە چەکە ئەمە فلانە ئەوە فلانە زۆر شتەیە لە نەمایشە کەشفە بێتن بۆ نمونە وڵاتان ئەڵێ مەسەلەن عێراق ئەو فڕۆکەی هەیە یان نا نازانی هەیەیان نا لە کاتی نەمایشە سەرەکەی دەرەکەوێ بەڵێ هەیەی ینی چەکەکان تێرە بن ئەوەت بەبیرێنمەوە پێشتریش باسمان کردووە بە تایبەت یعنی لەم ساڵدا گەورەترین نمایشی سەربازیەوەی چین بوو کە بینیمان بەهێزترین نمایشە سەربازیەکان لە جیهاندا کامانە بوون بەلای جەنابەتەوە دەرەجەیەک چینە هەر چینە خاص ناتوانێت وەکو چین نەمایشی سەربازی پێشان بدە بۆ مەسەڵەن خاصێتەکانی چین جۆرە چەکە تازەکانێتی کە نمایشێکە یان شێوازی دیسپلینە سەربازیەکەیە یان شێوازی وەستانی سەربازەکانە جگە لە چەک و ئەوانە وەستانی سەربازیان ڕۆیشتنیان ئەو ڕێکەی کە پێڕۆن ئەڵەی ئاڵەتە ناڵی بەشەرە هەڵە ناکەن بە هیچ جۆرە ئەمانەش هەڵبژاردن تەبانەوە نییە بڵێ پێش ئەوەی نەمایش بکرێتن یەشێ بە مانگێ بێنن نەخێن ئەمانە بەردەوام ئیشیانەوەیە یەک ساڵ مەشقەکەن بۆ ئەوە ینی وا ڕێککەوتونەکە لە جیانە وەکو ئەوانە نییە سەیری کۆریاکەی کۆریای باکوور بەڵێ ئەوانیش نەمایشیان جوانە
بەڵام ناگەنەچین هیچ وڵاتی لە جیانە ناگاتە چین درۆیە زۆر باشە لە سەرەتای بەرنامەکەەوە قسەکانتەوە باسی ئەنوەر سادادت کرد لە نمایش سەربازیە کوژراوە وڵا حەزەکەم لەسەری تۆزە بستم بادام هەر باسەکە باسی نمایشی سەربازیە ئەو ڕووداوە چۆن بوو یعنی کە ئەنوەر ساداد لە نمایشێکی سەربازی وڵاتەکەیە کوژرا ئەو ئەفسەرە و دوو سەربازەی کە لە ناو سیارەکە بوون توانی بیان چەک بەرن بەڵام ئەو چەکە کە چووە ناوە هیچ ئوخوانی مسللی من ئەبێ دەستی تیابێتم یانی من خۆم شخصی کە سەیری شوێنەکەکەم ڕوومانیان بۆ تێگرن و تەقایان لێکەن ئەفسەرەکە زۆر بە سراحەتی تەقاکە ئەی باشە تۆ حیمایەکانت کووە یەکێ لە سیارە لە کاتی نەمایشە دابەزێ بەرەو تۆ بێ ئەبێ دەست بەجێ تەقەی لێ بکەیت بیر لەوە مەکەرەوە ڕنگ بێ هاتووە سڵاو بکەیان شتێ بکاتن یعنی من حادسەیەکت بۆ بجێڕمەوە لە حلە ساڵی 1970 سەدام حوسێن لە حلە لە ناو شارە پیاسەیە کرد حیمایەکانی سەباح میرزا هاوڵاتیە دەستی بردە جیرفانی عریزەی پێبوو پێی پیژاندا هەر کە دەستی بردە جیرفانی سەباح میرزا تەقەی لێ کرد کوشتی باش ئەمەش واردە یعنی باڵێ باڵێ لە شوێنی ئەوهایە واردە دەست بەجێ بێ بیکوژیت هەر کەسێ بێتم نەخێر تۆ ئیشتەوەیە بۆش بۆ شازا زۆر باشە سەدام حوسێن بەهێزترین نمایشی سەربازی کردبێتی یان بەهێزترین نمایشی سەربازی لەم گۆڕەپانە کامە بوو ئەگەر بە ساڵیش بێ یان بۆی بەردەوام ئەی کرد ینی ئەوە نەبوو بڵێ هین بێتن ینی ئەو کەسانی کە هاتن بەڕاستی ناتوانانی بڵێ بەهێزترین شت بێتن چونکە تۆ ناگەیتە چین ناگەیتە کۆریا ناگەیتە رووسیا ناگەیتە وڵاتانی تر ینی دائیمەن ڕۆیشتنیان وانە بە و جۆرە نەبوو ئەوە مەشقێکی زۆریان بکردایە بۆی هێزی عێراق پێشان بدەن زەبتی سەربازان نظامی دەرنەکەوتن سەربازی زۆرە من لێ لەو کاتا هەبووە حەزەکەم باسێکی ئەوم بۆ بکەی یانی بوو بوورە چۆن بابەتی سەربازی زۆرە من لێ یعنی بەدەست خۆت نییە کە تەمەنەکەت بۆ نمونە چوو 10 ساڵ دەبرای بۆ سەربازی ئەمانە چی ڕۆڵێکیانە بوو بۆ سوپای عێراقی و چۆن ئەمەی دەکرد یعنی تۆ تەجنیدی ئیجباری هەر وڵاتیە ئەگەر بەردەوام لە کێشەیەبی بەرەو شەڕ بڕۆی ئەبێت تۆ تەجنیدی ئلزامی تەبێت ینی تەمەنی کە گەیشتدا 10 ساڵە بێ بڕوا سەربازی بکە ئەگەر نەخێندەوار بێ مەکتەبی تەواو نەکرد بێ قوتابخانە ئەبێ 3 ساڵ سەربازی بکردایە لە عێراقا ئەگەر قوتابخانەی تەواو کرد بێتن ئەبێ 2 ساڵیە کرد 24 مانگ ئەوانەی ترسی 6 مانگیانە کرد بەڵام ئەوانەی کە بڵێن زانکۆ ئەوانەی یان تەواو کرد بوو تێگەیشتو بوو ئەیانیان کردە مولازم یەک نەژمەیانەدا پێی پیانەوت موجەنەت بەس موجەنەت تاکو پلەی ڕائدە ڕوا بۆی نییە بەرز بێتەوە لەوە زیاتر ئەبواە بکرێتن مثل زۆر وڵاتان هەیە مەساڵە نیەتی هێزی نییە ناتوانێت شەڕ بکاتن ملی پێوە بنەی لەبەرەوە سەربازی زۆرە من لێ نییە نیەتی بەڵێ یەک قسە هەیە لەسەر سەدام حوسێن بزانم تۆ هاوڕایت یان نایە هەرچەندە دەسەڵاتی زۆر بووە هێزی زۆر بووە بەڵام دەڵێن لە ڕووی سەربازیەوە نەخوێندەوار بووە تا چەند هاوڕای لەگەڵم قسەیە 100 چۆن یعنی چی لێ بینراوە لە ڕووی سەربازیەوە تۆ جارێ هیچ پلانێکی عسکەری نازانی تۆ بوویتێتە ڕوکن کاکە کوردلیەی ئەڕکان ینی ئەفسەر هەتاکۆی خێنێ لە پلەی نەقیبی کە ئەڕواتن دوایەوە نەقیب ڕوکن پێی بڵێن ڕائدڕکن تەخەڕجەکە 6 مان قیدەمیە دەنێ ئەمە علومی عسکەری خوێندووە 4-5 دەورەی کردووە سەدام حوسێن چی لەمانە کردووە تاکو تۆ لە ئەرکانە تێبگەی لە علومی عسکەری زانستی سەربازی تێبگەی هیچ تێ ناگەی تۆ هیچی لێ نازانی ئەو ئەفسەرانەی دەوروبەرت نەبێتن خۆی لە بڵێن لە هینی سەدام حوسێن تەنها عەدنان خەیڕوڵڵا ئەو ئەفسەری ڕاست بوو ینی ئەو پولی عسکەری تەواو کرد بوو بەڵێ ئەو ئەفسەری ڕاست بوو عەدنان خەیڕوڵڵاوانەی کە هیچ باشە مادام باسیەوە کرد کە هاوڕای لەگەڵەوەی نەخوێندەوار بۆ لە ڕووی سەربازیەوە دیارترین هەڵەکشندەکانی سەدام حوسێن لە ڕووی سەربازیەوە کە کردبێتی چی بووە بە تایبەت لە تاکتیکی کشانەوە ئەمە باسیمان کردووە ینی تاکتیکی کشانەوە وەکو پێتم وت کە ئیخێنی کشانەوە دوو هۆی هەیە دوو سەبەبی هەیە ئەمە یەکەمیان پێڵێ ئەلخروج من معرەکە خاسیرە دەرچوون لە شەڕێکی دۆڕاو ژیانی سەربازەکانم بپارێزم گەڕێمە ناوچەیە خۆ ڕابگرم لەوێنانە هێزم بۆ بێ یعادەی تەنزیم بکەمەوە دوایی
ئەو شوێنەی کە لێم گیرا وەریک بگرمەوە خاڵی دووەمی کشانەوە سحب العدو إلى منطقة قتل جيد ڕاکێشانی دوژمن بۆ ناوچەیەکی باش کە بتانی کۆنتترۆڵیان کەیت و هەمویان لە ناو بدەیت ئەمی ئاسایە هەموو سوپایە بەکاری دێنێتن سەدام حوسێن وتی ئێمە ئەمی ئاسایەنەمان نییە ئێمە کشانەوەمان نییە ئەوە بووە هۆی ئەوەی کە تۆ 24,000 دیل بەس لە خوڕەمشار بدەی لە محەممەرە هەزارەها دی لە شوێنی تر بدەی لە بەرەوەی ناکشیتەوە ئەو هەموو کوشتارە بدەی لە فاو تۆ شەڕەکە کە دۆڕاوێ بێ بکشیتەوە ئەبێ بکشیتەوە سەدام حوسێن ئەم قەرارانەی نەبوو لەبەرەوە سوپای لە ناودا وێرانی کرد تۆ لە کوێت بووی بکشێرەوە ئازانی 33 وڵات بەرامبەرتە دەرەقەتیان نایە بێ بکشیتەوە کۆی دەبێ بەڵام لەسەر ئەوەی کە ئەگەر هەر لە ئەساسا شەڕی ئێرانی نەکردایە ئەو شەڕی نێوان عێراقەران ڕووی نەدایە عێراق چۆن دەبوو ئەو شەڕە هەرە وایە ببایە ئەو شەڕە کۆنە ئێستا نییە یانی ئەم زەلامە بە قسەی ئەمریکا و ئەوانەیە کرد زانی ئەیان هێنا و ئەیان برد باوڕێ کرد سیاسەتی ئەمریکاش ینی ئەڵێ ببە دوژمنی مە بە هاوڕێی بەڵام ئەگەر ئەم شەڕە نەبووایە عێراق زۆر پێشکەوتووە بوو زۆر پێشکەوتووە بوو یعنی وەکو بڵێن حزبی بەعەس کە پلانێکی هەبووە خطە ڕووباعیە پلانی چواری عێراق لە ماوەی 15 ساڵە لە وڵاتانی سێم دووە العالم الثالث وڵاتانی سێمی گیان ئەچووە پلەی وڵاتانی یەکەم بەتوانایەوە بەڵام نەیهێشت نەزانایمە هەمویانی کوشت هەمویانی لە ناودا ئینسانی زیرەکی لە ناودا لەبەرەوە ئەوهای بەسەرات دواکەوت وەکۆی بی سەبارەت بە شەڕی کۆیت کە ویست باسی بکەی مەسەڵەن هەندێک کەس بە گەمژایەتیەکی سەدام حوسێن ناوی دەبن کە دەستبردن بۆ ئەو قوتانە سەر کۆیت حەزەکەم باشێکی ئەوەشن بۆ بکەی یانی ئەوە چی وەرچەرخانێک بوو لە دوای شەڕی کۆیت کەیتر سەدام چۆن ئەڵێ خۆی نەگرتەوە عێراق خۆی نەگرتەوە خۆی دوای شەڕی کوێتەوە عێراق خۆی نەگرتەوە بە هیچ جۆرێک شوونەیە توانی چونکە جگە لەوەی کە سوپاکەی وێران بوو تۆ حیسار کرایە سرت پارچە و یەدەک وەشیان پێناگاتن حیساری اقتصادی عسکەری کرایە سرت لەبەرەوە تۆ کۆتایی پێهات لێنانە بەڵام سەدام حوسێن یەکێ لە گەورەترین هەڵەکانی ئەوە بوو کە چووە کوێتەوە پێشیان کردەوە نییە بڵێ این بێتن چونکە پێش چوونە کوێت بە هەفتەیە گەر ببینی سەفیری ئەمریکا ئافرەتەکە لەگە سەدام حوسێنە دانیشت بوو پێەکەنین یای لێنانە گرین لایس ڕێیدا پێی کە بیکاتن بەڵام ئەو زیاد ڕۆی هەتا ساڵی پێش 2023 عێراق چی مابوو لە ڕووی چەک و ئەوانەوە عێراق چەکی مابوو بەڵام بە کەڵک ناهات یعنی هەمووی کۆن بوو تۆ لە دوایی بووبوورە پرسیار دوای 2023 پێش تا پێش 2023 پێش 2023 بڵین حیساری لەسەر بۆ عێراقیانی شەکەکانی هەمووی کۆن بوو هیچ شتێ تازەی نەبوو هیچ شتێکی تازەی نەیبوو هیچ شتێکی تازەی نەبوو بۆ هیچی بە کەڵک ناهات هەمووی کۆن بوو بەگشتی ینی باست کرد ئەم گۆڕەپانی ئاهەنگەکان بەشێکە لە ناوچەی سەوز لە ڕاستی ئەمەوە پرسیاری ئەو بکەم تەنیا ئەم شوێنە لە بەغدا ئارام بوو ناوچەی سەوز بۆچی بەو شێوازەیە ئێسش ینی زۆرێک لە جۆرەکان دابڕاوە لە بەغدا ینی شوێنە سیاسەکان کۆسڵگەریەکان کەسایەتیەکان لەوێ ژیان بەسەر دەبن خۆی ناوچەی سەوز هەر بڵێن قەسری جمهوری بوو جاران ینی جاران بەس قەسری جمهوری عێراق زۆر بەشی تیا بوو مەسەڵەن ئەمنی خاص بوو زەقوڕەی تیا بوو شوێنی وفودی تیا بوو بەڵام خۆی مەساحەکەی زۆر گەورەیە زانیت بەڵام بڵێن ئەو ناوچەیە ئەکەوێتە سەر ڕووباری دژلە ڕێک بەرامبەری کۆمەڵە شوقە هەبوو مەسەڵەن عاید بە سەدام حوسێن بوو ئەفسەرەکانی خۆی بوو شوێنێکی پارێزراو بوو زانیت بۆیە ئەو ناوچەیە دوایەوەی کە ڕوخانی سەدام حوسێن حکومەتە تازەکە هاتنە عینی شوێن و ناویان گۆڕی و کردیانە ناوچەی سەوز و لێیجێنشین بوون ئارامترین شوێنە کە ڕژێمی بەعس لەلایەن ئەمریکا و ئاوپەیمانەکانی ڕوخێنرا لە دوای ساڵی 2023 زۆر باس لە کۆمپانیا ئەمنیە ئەمریکەکان دەکرا کە لە بەغدا و لە ناوچەکانی تری عێراق دەستیان لە هیچ نەدەپاراست وڵا حەزەکەم باسێکی ئەو کۆمپانیا ئەمنی ئەمریکانم بۆ بکەیت بۆ بوون بۆ دەستیانە لە مناڵنە لە ژنە لە پیاوە نەدەپارات
يعني جۆرێک لە جۆرەکانەوانیش بە لەو شەڕا بێگوناح دەرنەچۆن. خۆی بەناوبانگترین کۆمپانیایان بلاک وۆتەر بوو. بلاک وۆتەر بۆ نمونە سەر لە ناو بەغا کە بڕۆیشتایە لە شوێنێکەوە ئەگەر یەک فیشەکت لیان بداوە یەک تەقەیان ڕوومانەیە بکەوتە سەریان ڕاست و چەپ تەقەیان نەکرد. شێ لەو ناوچەیە بوو هاوڵاتیش بۆیە دەستڕێژیان لێ نانە ژویان لێ نەبوو دایان کوشت. و هەروەها ئۆکرانیا ئێستا لەگەڵ رووسیا شەڕەکە عینی هێزی ئەمنی هەبوو لە ناو عێراقە ئیشی ئەوە بوو کە مەسەلەن بڵین لە شوێنێ ئەژنەبی و ئەوانە بێگانە هەبێتن دەریان بکەن ئەوانیش دەستیان لە کەس ناپاڕاست لەبەرەوە زۆر کەس کوژرانێ و کەسانی کوزا شانسەکەیەوە بوو کە لە شوێنێ بوو تەقە لەو هێزەکرا کوژرا ئەو کەسە ژن بواە زەلام وایە جویان لێ نەبوو ئەوان ڕاست و چەپ تەقەیان نەکرد. ئەو کۆمپانیا ئەمنیانە بەڕاستی خەڵکیان زۆر کوشت بێتاوان. زۆر باشە کاک سەلام هەر هاتوونەتە گۆڕەپانەکە ینی سوتفا نمایشی سەربازی ئەبینرێت لە گۆڕەپانەکە بەڵێ وابزانم یادی جێشی عێراقیش تەسیسی جێشی عراقی نزیکە حەزەکەم باسێکی ئەوەشم بۆ بکەی ئێرە بۆ تەدریب و ڕاهێنانکردنیش بەکارهێنرێت. بەڵێ ئێرە بەس بۆ تەدریب بەکاری دێنن ئێستاکە چونکە شەشی کانون جەژنی سوپای عێراقە کە لە 1920 دامەزرا هەموو ساڵی ئەمە هەنگاکرێتن لێرە و مەشقا ئەکەن و خۆیان ئامادەکەن بۆ نەمایش. بەڵام ئەمانەوەی بیزانم لێرە نایکەن لە ناو کولی ئەیکەن چونکە ئێرە بەر جارێ چۆنەڵی تعمیریەکەنەوە دەستکاریەکەنەوە مایشەکە لە ناو کۆلێژەکانە بەڵێ لەوێکرێتن بەڵێ من هیچی وام نەماوە لەسەر ئەم ئەڵلقەی پرۆگرامەکە گەر تۆ قسەیەکتە بێت. سپاس بۆ عقی سەلامەت بۆ کاروباری سەرباری سپاسی دەکەم. لە بەغدا دەمێنینەوە لەگەڵ ما من پرۆگرامی زۆر تایبەتر لە سەعاتی سفرەوە دەبینن. سپاس بۆ بینەری.